وڵاتێکە ئەگەر پیاوێک ڕۆژی لەدایکبوونی هاوسەرەکەی لایەت بچێتەوە ئەوە بە تاوان هەژمار دەکرێت و لە ئەگەری دووبارە بوونەوەشی سزا دەدرێت. زۆرێک لە خانمان تووڕە و بێزار دەبن ئەگەر بزانن هاوسەرەکانیان یادی لەدایکبوونیان لەبیر دەکەن و ئەمەش هەندێک جار دەبێتە هۆی دروستبوونی ناکۆکی یان تەنانەت دوورکەوتنەوە لە نێوانیاندا. بەڵام لە ناوچەیەک کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 200,000 کەسە بابەتەکە هەر بەوە ناوەستێت بەڵکو لە بیرکردنی ڕۆژی لەدایکبوونی ژن تاوانە و یاسا سزایی بۆ داناوە. دەوترێت یەکەم یەکتربینین و گفتوگۆت لەگەڵ ئەو کەسی کە بڕیارە پێکەوە هاوسەرگیری بکەن زۆر گرنگە و ئەم دوو کەسە لەم چاوپێکەوتنەدا بڕیار لەسەر داهاتووی خۆیان دەدەن. هەر بۆیە گرنگە لەم چاوپێکەوتنەدا ئاگاداری کۆمەڵێک خاڵبیت چونکە کەسی بەرامبەرت سەرنجی ئەوە دەدات و لە یەکەمین چاوپێکەوتندا بڕیارت لەسەر دەدات. بەڵام لەم ناوچەیە هیچ شتێک هێندەی ئەوە گرنگ نییە ڕۆژی لەدایکبوونی هاوسەرەکەت لەبیر بێت چونکە بە لەبیرکردنی سزا دەدرێت و زیندانی دەکرێت. دوورگەی ساموا لە زەریای ئارام ژماری دانیشتوانەکەی نزیکەی 200,000 کەسە. دوورگەیەکی جوان و قەشەنگە و بە سروشتە جوانەکەی دەناسرێتەوە. بەڵام زۆر جار بەهۆی یاسا سەیرەکانیەوە لە هەواڵی میدیا جیهانیەکاندا باسی لێ دەکرێت. بەو پێی یاساکانی زۆر توند و تیژن و دەبێت زۆر بەباشی پێڕۆ بکرێن. لەم وڵاتە ئەگەر پیاوێک ڕۆژی لەدایکبوونی هاوسەرەکەی لایەت بچێتەوە ئەوە بە تاوان هەژمار دەکرێت. بە شێوەیەک پیاو یەکەم جار ڕۆژی لەدایکبوونی هاوسەرەکەی لایەت بچێتەوە هۆشداری پێدەدرێت و دوایین جارە کە ئاگادار دەکرێتەوە. لە ئەگەری دووبارە بوونەوە ئەوە بە زیندانیکردن سزا دەدرێت. ئەگەر ژنەکەش سکاڵای تۆمار کرد لەسەر ئەو بابەتە ئەوە دەکرێت پیاوەکە تا 5 ساڵ زیندانی بکرێت. دوورگەی ساموا بە تەنیا خاوەنی ئەو جۆرە یاسا و سەیر و سەمەرانە نییە بەڵکو ژمارەیەکی زۆر لە وڵاتان خاوەنی یاسای سەیر و سەمەرن. هەندێک لەو یاسایانە تەمەنیان چەندەیەکە و هێشتا نەگۆڕدراون. بۆ نمونە لە وڵاتی کۆریای باکوور قشچاکردن هاوشێوەی سەرۆکیم تاوانە و سزای لەسەرە. ئێوەش بە کۆمنت لەگەڵمان بن و سزایەکی سەیری هەرێمی کوردستان بنووسن.